ئەم کاولکاریە شوێنەواری هێرشە درۆنیەکەی شەوی ڕابردووە بۆ سەر ماڵەکەی موسا و موژدە. ئەو دوو هاوسەرە لە قوڵایی خەودا بوون کاتێک لە دوای کاتژمێر 12ی شەو درۆنێکی بۆمبڕێژکرا و ڕاستەوخۆ ماڵەکەیانی لە گوندی زەرگەزەوی ناحیەی دارەشەکرانی سەر بە پارێزگای هەولێر کردە ئامانج. موسا ئەنوەری 39 ساڵ و موژدە ئەسعەدی 35 ساڵ لە ژووری نووستنەکەیاندا لە شیرینی خەودا شەهید بوون و لە ژوورەکەی تەنیشتیشیانەوە دوو کچە بچووکەکەیان ڕزگاریان بوو. بەڵام ڕووداوەکە بوو بە بەسەرهاتێکی زۆر چاڵ بۆ ژیانی داهاتوویان، تەنانەت هیچ کەلوپەلێکیش لە ماڵەکەدا بە سەلامەتی دەرنەچوو. وریا هاوڕێ و خزمی موسایە. نیو کاتژمێر بەر لە ڕووداوەکە پێکەوە بوون و بەرنامەی ڕۆژی دواتریان داناوە کە بچن بۆ کۆکردنەوەی گیابەهارە. ساعت 11 و تشتێکم لە گنەویدا دەگەویدا بوو. لە ماڵی ئەو بوون؟ لە ماڵی ئەو بوون بەرێ. ئەمە کە گوتیان ساعت 11 ڕۆژی گوتی من بەیانی ئەچینە عقاری بۆ گژوژ ئەو سەفرە شتی دەبین، یعنی یگو دەچینە ناو جیا و تشتی پێکەوە دەچینە ویش تشتەکە نەبوو قسمەت، یعنی خوای گەورە بۆ خۆی بردەوە. زۆر بەداخەوە کارە ساتێکی گەلە گەورە بوو کە بەسەرماندا هات. کاک موسا کەسێکی کۆمەلایەتی بوو، کەسێکی دڵباش بوو، دڵپاک بوو، قسە خۆش بوو، لە ناوماندا دەوامان پێکەوە بوو. یەکەم جار کە هات دوو درۆن بوو، درۆنی یەکەم کە هات عیماد دەڵێ شەوی ڕابردوو دوو درۆن بەرەو گوندەکەی ئێمە هات. درۆنی یەکەم لە دەرەوەی گوندەکە کەوت، درۆنی دووەمیش بەرماڵی موسا کەوت و وەک یەکەم کەس لەگەڵ باوکی بەهانای خانەوادەکەوە چوون. بەڕاکردن چوون لەگەڵ باوکم گەیشتینە ژوورەوە، گەیشتینە ژوور دەرگامان کردەوە، هیتر هیچ دیار نەبوو، هەمووی تاری، هەمووی وێران بوو، بەناوێکدا هەمووی کەلبوونە ژێر جێگا و سیسەمەکەیان تەرمەکەیم دۆزیەوەی خێزانەکەی دەم و دەست هەر لەوێن دەری سەر تەواو بوو. زۆر گەڕاین بە دوای پیاوەکە شەهید موسای. یەکەم کەس بەخۆم دۆزیمەوە کە دوو بە ژێر پارچە و داروبەردووی کانتۆڕەکەی. بەپێی ڕاگەیەندراوی وەزارەتی پێشمەرگە لە هێرشەکەدا 3 درۆنی بۆمبڕێژکراو بەکار هاتوون کە لە ئێرانەوە ئاراستە کراون. هەر بۆیە کۆماری ئیسلامی ئێران لە هێرشەکە بە بەرپرسیار دەزانێت لە ماوەی 1 مانگی جەنگدا 17 کەس لە هەرێمی کوردستان بەهۆی هێرشی ئێران و گروپە چەکداریەکانەوە گیانیان لەدەستداوە. نزیکەی 100 کەسیش بریندار بوون. بەرپرسانی هەرێم جەخت دەکەنەوە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لە شەڕی ناوچەکە و پێویستە کۆتایی بە ناڕەوا کردنە ئامانجی بهێنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.